شێخ جەعفەر پارێزگارە بەعسیەکەی ڕۆژە ڕەشەکانی سلێمانی لە قادرکەرەمەوە بۆ عەمان 86 ساڵ ژیان لە پێشمەرگایەتیەوە بۆ بوون بە پیاوی بەعس و دواتر هەڵاتنی بۆ ئوردن. شێخ جەعفەر بەرزنجی پارێزگاری پێشووتری سلێمانی سەردەمی بەعس دوێنێ لە وڵاتی ئوردن کۆچی دوایی کرد. شێخ جەعفەر دیارترین ناوی بەرپرسانی بەعس بوو لە هەرێمی کوردستان. بۆ پێیەی ساڵانی هەشتاکان بۆ ماوەی 10 ساڵ پارێزگاری سلێمانی بوو. سەردەمی شێخ جەعفەر با یەکێک لە تاریکترین سەردەمەکانی سلێمانی و هەرێمدا دەنرێت. سەردەمی ئەنفال و هەڵەبجا، ڕەشبگیری گەنجانی کورد، کوشتنی هەزاران هاوڵاتی هەر لە سەردەمی ئەودا بووە کە هەرگیز لە بیری خەڵک ناچێتەوە. شێخ جەعفەر بەرزنجی بە یەکێک لە تاوانبارەکانی ئەو سەردەمەدا دەنرێت کە دەستی هەبووە لە دەرکردنی فەرمانی کوشتنی هاوڵاتیان. تەنانەت بە فەرمانی ئەو چەندین خوێندکاری یەکێک لە ئامادەیەکانی سلێمانی گول لە باران کران و کاتی کوشتنیشیان شێخ جەعفەری پارێزگار چەپڵە لێدەدات. ئەو ساڵی 1938 لە قادرکەرەمی ناوچەی چەمچەماڵ لەدایک بووە. ماوەیەک پێشمەرگەی ئەیلول بووە. ساڵی 1974 دەبێتە بە بەعسی و ماوەیەک پۆستی سەرۆکی شارەوانی چەند شارۆچکەیەکی وەرگرتووە. دواتر و ساڵی 1970 دەکرێتە پارێزگاری سلێمانی و بۆ ماوەی 10 ساڵ واتە تا ساڵی 1990 ساڵێک پێش ڕاپەڕین پارێزگاری سلێمانی دەبێت. دواتر پلەکەی شێخ جەعفەر بەرزنجی بەرزکرایەوە بۆ بەرپرسی جێبەجێکردنی ئەنجومەنی شۆڕشی بەعسیەکان و تا ڕوخانی بەعس لە ساڵی 2003 لە بەغدا مایەوە و لەو پۆستەدا بوو. لەگەڵ ڕوخانی سەدام و هاتنی ئەمریکیەکان شێخ جەعفەر ڕووی لە ئوردن کرد و زیاتر لە 20 ساڵ لە وڵاتەدا مایەوە تا دوێنێ لە یەکێک لە نەخۆشخانەکان بە نەخۆشی جەڵتا کۆچی دوایی کرد. سەرچاوەیەکی نزیک لە کەسە نزیکەکانی بە تیواری ڕاگەیاند. خزم و کەسوکارەکەی بەنیازن تەرمەکەی بهێننەوە بۆ ناوچەی قادرکەرەم و سەرقاڵی وەرگرتنی ڕێکارەکان و مۆڵەتن بۆ ئەوەی تەرمەکەی بهێندرێتەوە کوردستان.